دواونبوون نوێترین کتێبی شاعیر دکتۆر هەردەوان ئەحمەدە کە لە شاری سلێمانی لە مەراسیمێکدا ئەم بەرهەمەی بڵاو کردەوە لە پای پیشەی پزیشکی کە سەرۆکاری لەگەڵ هەست و نەستی مرۆڤەکاندایە. دکتۆر هەردەوان بە بەهرەی نووسین و شعریش گزارشت لەو هەستەی خۆی دەکات. ڕاستەخۆ بەڕێز دکتۆر هەردەوان ئەحمەد لە ئەستۆدیۆ لەگەڵمانە و گفتوگۆی زیاتری لەگەڵدا ئەنجامەدەین. دکتۆر گیان سڵاو لێبێ بەخێربەی. سڵاو لێوەی بەڕێزیش و تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەتان هەروەها لە بینەرانی خۆشەویستی. زۆر سپاس. چیرۆکەکانی یان ناوەڕۆکی دواونبوون باس لە چی دەکات؟ دواونبوون بریتیە لە کتێبێکی ئەتوان بڵێم نامیلکەی شعری کە چەند پارچە شعرێکی لە خۆگرتووە، بەڵام ناوڕۆکی کتێبەکە لەسەر چیرۆکە شعری دواونبوونە کە چیرۆکە شعرێکی درێژە باز لە ونبوونی گەنجانەکات لە ساڵانی 2000 بۆ 2010 ئەو کاتانەیە زیاتر بەڕاستی لەوانەیە ئێستا کاتەکە گۆڕابێ زروفەکان وەکو خۆی بنیان خراپتر بوو بن، بەڵام بەڕاستی چکە لەو کاتانە نووسراوە. چیرۆکە شعرێکە ڕۆچێتە ناخی کەسەکانەوە و قۆناغ بە قۆناغ لەگەڵی ئەڕوات هیواکان دروستە بن، پاشان هیواکان نقمی دەریا بن، لە دوا ساتیشە هیوایەک سەر هەڵەیە لە ئاسۆوە ئەگەر بە کورتی باسی بکەم لەگەڵ هەندە پارچە شعرێکا کە لە هەمان کات و زمانە نووسراون. ئەو ڕۆژەش هەم ئاماژەم بەوە کرد بێجگە لە پارچە شعری بۆ باوکم کە باوکم لە کاتێکی دواترا کوشی دوایی کرد و حەزم کرد پێشکەش بە ڕۆحی بکەم. پیشەی دکتۆری و شعر چۆن لە لای دکتۆر هەردەوان یەکیان گرت؟ ڕاستیەکەی خۆی وتەیەکی گشتی هەیەڵە لە هەموو مرۆڤێکە لە ناخی هەموو مرۆڤێکە شاعرێک هەیە. بەز ڕای شخصی خۆمەڵم لە هەموو پزیشکەکە هەڵبەت پزیشکی ڕاستی ئەو پزیشکی کە دڵ و ڕۆحی لای پیشەکەیەتی شاعرێکە بێ هەبێت. ئەجا ئەو شاعریە مەرج نییە کەسێکی شعرێکی ناسراو بێت و نووسینەکانی هەمووی بەدڵی خەڵک بن، بەڵام هەندێک جار ڕەنگە ئەو ئازارانە و ئەو حتا ئەم خۆشیانەی بینی لە ژیانە پێت خۆشە بیخەیتە چەند دەقێکی شعریەوە. هەڵبەت پزیشیش وەکو هەموو کەسێکی تر ئەو هەستەی بۆ دروستە بێ ڕەنگە بەهرەکان لە کەسێک بۆ کەسێکیکە بگۆڕێن. من زاتیوە ناکەم بەخۆم بڵم شاعر، بەڵام هەستمە کرد کە ئەتوانم لە ڕووی شعرەوە زیاتر داڕشتن بکەم و چەنەها هاوڕێی ترم هەن کە پزیشکن، بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە پیشەکان ببن بە پێناسەکردنی کەسێتەکان. ئێمە پیشەکانمان بریتە لەوەی کە هەم کارێکی مرۆڤاتی پێکەین هەم پێژین. بەڕاستی هیچ کەسێک کاری پیشە ناکات ئەگەر بەرامبەرێکی مادی لە بەرامبەر نەبێ، بەڵام کە لە شوێنی ئیشەکە دەچیتە دەرەوە تۆ پێویستە مرۆڤیت. شعریش خۆی ئەسڵەن ناخی مرۆڤایەتیە. من زۆر جاری جورئەتی وەم نەکردەوە بەڕاستی کە ئەدەری بڕم برادێکم هەیە حەز ناکەم ناوی بێنم ڕەنگە خۆی پێی خۆش نەبێ، هەندێ هۆنراوی خۆی پیشان نام لەم ڕۆژانەیە بەڕاستی پێی سەرسام بووم، یانی تا بەیانی خوێندمەوە و تا ئێستا ناوی خۆی نەهێناوە کە گۆرانیشی لێکراون ئەو هۆنراوانە. بۆیە من پێم خۆش بوو ڕەنگە بڵم ڕەچەشکێن بم با ئەو ببێت. ئیتر چێژی شیعرەکان بەجێ هەڵم بۆ چێژی خوێنەر و چاوەڕوانی ڕخنەکانی. شعرەکان لەسەر چ ڕێبازێک نووسی و دکتۆر؟ ڕاستیەکەی لە پێشەکیەکەش نووسی و ماڵێم نازانم ئەمە دەچێتە چ قوتابخانێکی شعریەوە. بۆ خۆم هەستەکانم چۆن هاتون وان نووسیوم بە زمانێکی سادە، ئەو زمانی هەموو کەس لی تێگا هەڵبەت ئەبێت چێژی هوەری تێکەڵکەیت. دواندنی ناخە زیاتر ئەگەر لە ڕووی فەلسەفی و سەیریکی ڕەنگە بڵێم نزیکترە لە فەلسەفەی وجودی، بەس وەکو قوتابخانی شعری من ناتوانم بە ڕوونی بڵێم نەچێتە چ ڕێبازێکەوە. من چێژم لە هەموو مامۆستایانی گەورەمان وەرگرتووە، هەر لە نالی و مەحوی و کۆنەکان مامۆستا گۆران، لە تازەکان بەڕاستی مامۆستا حەسیب قەرەلاخی و پەشێوی گەورە مەزن. ڕەنگە جۆرێک لە لێکچوون یاوەکو پێوە پابندبوونی هەبێت. هاوڕێیەکی زۆر خۆشەویستم هەیە کاک هێمنی مامنایەر کە شاعرێکی ناسراوە، چێژم لە وەرگرتووە ڕەنگە لێچوون هەبێت لە ناوێ، بەڵام وەکو وتم
بەڕاستی بۆ خۆم نازانم چ ڕێبازێکە ڕەنگە ئەو کاتە هەڵسەنگاندنی کەسانی شارەزا پێم بڵێن. بەڵێ ڕاستەکەی ئەمڕۆ دەستخۆش ئەم کتێبە و پێشکەش بە ئێمە کردووە ئێمەش پێمان خۆشە شعرێکت بۆ سلێمانی نووسیبە کەمێکمان پێشکەشکەین بەسەرچاو بۆ ئاگداری من ئەوەم ڕاست کردەوە نووسی بوویان نووسینی دکتۆر هەردەوان ئەحمەد وەکوتم پزیشک و محامی بیت هەرچیەک ناخی خۆتە من دکتۆرام هەیە لە پزیشکیە نەک لە شیعرا لەبەرەوە ئەوەم لابر لەسەری نووسینی هەردەوان ئەحمەد چونکە ئەمە هەردەوان ئەحمەد نووسیوێتی نەک دکتۆر هەردەوان. ئەم شعرا ڕاستی بۆ سلێمانیە بەڵام بۆ خۆشەویستەکەتە کەونە لە سلێمانی لەوەتەی هەم لە خەیاڵما سولەیمانی سۆمای چاوە چیاکانی پاڵا بڵند هێمایەکە و خوا پێیداوە شاری شاران مایی ژینە هەردەم زیندوو پڕ هەڵمەت و ڕاپەڕینە کێدژی بێ چارەنووسی هەڵوەڕینە شارێک بووە پڕ جوامێری و دایم بە جۆش بۆ ئازادی ئیلانەیەکی پڕ بەخرۆش داهێنەر و نەوایەکی ڕۆشنگەری خانقاکەی نیشانەیە بۆ دادگەری بە قامکی نالی و سالم لەگەڵ کوردی لەم شارەدا لوتکە بووە شعری کوردی جێی شانازین خەڵکی ڕەسەنی ئەم شارە چەمانەوە بۆ هیچ کەسێ بوونی نییە لەم هەوارە لە مێژەوە وا ناسراوە لە پای بابان و شێخانی سۆز و ئەوین گەشەدارە لە ئاسمانی لەگەڵ گڤەی ڕەشەباکەی هەمیشە دەچڕێ گۆرانی لە کانێسکان تا سەرچنار کوچەکانی بۆتە پەنای عاشقانی بە فڵچەی بەختیار و زامدار نەخشێنراوە غەمەکانی بەڵام گیانە یەکەم جارە من لە ژینم تێبینی کەم و ببینم سولەیمانی بێهانایە لە دووری تۆ دڵی من تیا بێمانایە ئازیزەکەم بڕوات هەبێ نەمدەزانی ئەستێرەکان ڕووناکیان لە ڕووی گەشی تۆ وەردەگرن گەر تۆ نەبی لە شارەکەم سەر هەڵدەگرن تا ئەو کاتەی لە پڕێکدا بەونبوونت سلێمانی تاریک داهات تەمی خەمفەت بەسەر من و شارم داهات ئازیزەکەم خاوی زڵفت بۆتە کۆتێک لە گەردنی من ئاڵاوە من ناتوانم هەتا ماوم ڕزگارم بێ لە ئەم داوە ئەوە تانیە لە ناخمدا سولەیمانی بە بێبوونت زۆر وێرانە لە بوونتدا بۆ من شادی و پرسەیرانە چی لە هەوای شارێک بکەم بە بێبوونی هەناسەت بێت یا بخنچێم چی لە سەدای باژێڕێکم پڕ ئاوازی بەدمەستان بێ دەنگی تۆشی تیانە بیستم چی لە خاک و ئاوێ بکەم تەنها بستێکی شک نەبم جێپەنجەت بێ من بیکەمە پەرزگاهم کڕنووشی عشقی تیا ببم لە مەولەوی و لە سەرادا تۆ نەبینم لە سەیوان و مامەیارە من دەمەوێ خۆم ببینم کزەی جەرگم گەر تۆم هەبی گشت دنیاشم پێ ببەخشن من نامەوێ تۆشم نەبی هەموو جیهان کە هی من بێ من بۆ چیمە من بەبێ تۆ چی لێ بکەم سولەیمانی دەستە خۆش بێ دکتۆر گیان ئەرکە کێشە هیوای سەرکەوتنە بۆ خوازین سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان.